لە یەکێک لە یاریەکانی هەفتەی 22 خولی نایابی کوردستان هەندرێن لەسەر یاریگای خۆی پێشوازی لە ئاکری پاڵەوانی وەرزی ڕابردوو کرد. نیوە یەکەم ئاستی هەردوویانە تا ڕادەیەک لە یەکۆ نزیک بوو، هەردوویانە دەرفەتی گۆڵیان هەبوو، بەڵام دەرفەتەکان مەترسیدار نەبوون، بۆ یارزانانی هەردوویانە نەیانتوانی ئەنجامی یاریەکە بگۆڕن و نیوە یەکەم بە ئەنجامێکی سپی بە کۆتایی هات. لا نیوەی دۆم هەردوویانە بە دوای دەرفەتێکدا دەگەڕان بۆ ئەوەی گۆڵی پێتۆمار بکەن. هەردوویانە کەشچەکی بەهێزیان تۆپە جێگیرەکان بوو. لا خولەکی 75 سەرهەت حسێن تۆپێکی بۆ ناوچەی سزای ئاکرێ ناردوو، سەفا عیسامەدین توانی گۆڵ یەکەم و پێشکەوتنی پێتۆمار بکات. دواتر ئاکرێ هەوڵیدا بۆ یەکسانکردنەوەی ئەنجامی یاریەکە. دەرفەتەکانی وەک پێویست سوود لێوە نەگرت. هەندرێنیش دەرفەتی گۆڵی دۆم و یەکلاکردنەوەی ئەنجامەکەی لە پێش بوو. یاریەکە بە سەرکەوتنی هەندرێن بە گۆڵێکی بێوەڵام بە کۆتایی هات. پێش یارەکە ئەمە لە ژووری جلگۆڕین وعدماندا و سێ خاڵی بەدەستبین، چکە لە ناو یاریگای خۆمان دەمانێت ئەو جەولەی خاڵ لە دەست نەدەین. ئەلحەمدولیلا یارێکی زۆر باشمان کرد. ئیشاڵە لە یاریەکانی داهاتووش سێ خاڵ بەدەست دێنی. ئێمە دەمانێت ئەو جەولەی جیاواز بین، چکە لە جەولەی یەکەم ئەنجامەکانمان وەک پێویست نەبوو، بەڵام ئەلحەمدولیلا لە جەولەی دووەم ئەنجامەکانمان باشە. ئیشاڵە هەردەمەوە باش دەبین. بەم سەرکەوتنە هەندرێن خانەی چوارەمی لە ئاکرێ وەرگرت. هەردووتی بوونە خاوەنی 29 خاڵ بە جیاوازی گۆڵ. ئاکرێ چوە پلەی پێنجەم. حوسێن محەممەد، کەناڵی پێم هەولێر.